لە پێشە جوان جوان گەنمەکە دەسۆیەوە، ئەجا دوایە دەیکورێنی، ئەجا دوایە دەیکوتیەوە، ئەجا دوایە لێی دەکەی، بژاری دەکەی، لێی دەکەی، ئەجا دوای دەیکەی ئەسی و دەیخۆی. لەوێ دوو ساعت و نیم پێ بچێ ئەسارەکە بیکورێنی، ئێژداری پوختە بێوەندە دەنزێتریشی لێ. هەلەمێز بەس ناوەڕاستەکەی دەکورێ و تا دەورەکەی ناکورێ، نایکورێن، هەرسی دارەکەی هەموو ڕاستەچی دەکورێ پڕ و پوختە وەکی نییە، وەک پەلەمێز نییە. نیوەی خاوە بێ ناکورێ و گەهەر گەنمە و نیوەشی دەکورێ، پەلەمێز دەبە ئەوەیە. حسابی ناکەین چەندی تێکە دەین لەبەرەوەی نەسووتێ ساوارەکەمان. وڵی گەنمی جوان و قەرە بێ تۆزە ڕەزگورەکەی بێ باشە، گەنمی زەخیرەیە، قەندەهاریەکەی وردە لۆنان دەبێت لۆ ساوار نابێت. زاوەزەکەی ئێستا بەدار و دڕێکورێنی و نەوتی پیاکە پێشان نەبوو دار نەبوو، سڕەمانەی نادامانە جیستا لۆماندا نەیە جیستا، هەتانی وەڕۆ نەیە کورا، ئەو سڕێ نەیە کورا، نەیە سووتە، ئێستا داری پوختەی بە بنەدەین زوو دەکورێ. ئەو کچانە خەریکی خوێندەوارین و دەستنە مەکتەب و خەریکی ئەو عیشانەنی، دەبە ئەوەیە لەن ئەو کتانەش دەتوانن ئەو عیشانە بکەن، ڕۆژێک پێویستیان پێی بێ دەیکەن، بۆ جارە پێویستیان پێی نییە لۆی نایکەن. لۆ پیرێژن و پار لۆ ئەختیار دەبێت ساوار بخوە، لەبەرەوەی تەمەنی ڕۆیە. ساڵان ئەوەی دوو کەس وایە 4 تەنەکەی کوران، ئەوەی خێزانش بە جار هەبوو 12 تەنەکەی کوران، 10 تەنەکەی کوران. ئەو هەبوو خەڵک بە هەراوزی جیران و خزم و یاری یەکتریە کردو. ئەلێرە هەری خەن هیچ شتێکەکەینەوە و دوا دەیبین دەیکوتینەوە و لێیەکەین و ئەوە هیچ شتێکەمەوە کاکە دەیکوتمەوە، جا دوای لێی دەکەم، جا دوای ئاردی دەگرم، جا دوایە لە ستری دەکەم هەری دەگرم و دەیکەمەشی. سارەکە لە دوای لێرە هەری خەین هیچ شتێکەکەینەوە و دەیبینە ئاش و دەیکوتینەوە و ئەجا لە ستری دەکەین هەری دەگرین ئەیکەین بەشی.